ئەگەر لە دینی ئیسلامە هیچ باسی گەورەی عەقڵ نەکرابێ یەک مەسئلە نەبێ کفایەتە. ئەگەر چاوت نەبێ تەکلیفی خوا بەسەر سەرتەوە لا ناچێ، هەر ئەبێ نوێژەکانت جێبەجێکەی تاعەتکەی بە ڕۆژووبی. ئەگەر دەستت نەبێ هەر ئەبێ جێبەجێکەی، قاچت نەبێ هەر ئەبێ جێبەجێکەی، زمانە بشکێ هەر ئەبێ جێبەجێکەی. عولەمایانە فەرموون ئەگەر هەموو جەسەد لە لاشە کەوت نەتەتوانی سوجود و ڕکوع بەری، تەنها دڵێ ئەڵێ بە دڵ خەیاڵی ئەوەکە کە ڕکوع ئەبەی سوجدە ئەبەی ئەبێ نوێژەکەت جێبەجێکە کە گوێ لە بانگ کە تەوعی بانگ و فکرت بانگی قبول کرد. بەڵام یەک شت هەیە لە شەریعەتە، ئەگەر عاتڵ بوو عەتەڵێکی تێکەوت تێک چوو هیچ تەکلیفێکی خوا لەسەر تۆ نامێنە کە ئەویش عەقڵ کەوا بوو ئەم ئیسلامە عەظیمە و ئەم قورئانە گەورە و ئەم دین و حەضارەتە گەورە بۆ عەقڵی ئێمە هاتووە. ئەبێ ئێمە موسڵمان تێبفکرین چاوکەینەوە